لە ڕاستە ژنانێکی چالاک هاتوونەتە کایەوە لە هەرێمی کوردستانە بەڕاستی خزمەتێکی گەورە بە دۆزی ژن ئەکەن و خەڵکانێکی زۆر بەباشی چوونەتە ناو ڕەگ و دەماری کێشەکانەوە لە کۆمەلگایە بە تایبەتی کێشەکانی ژنان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم بەردەوام بن و سەرڕای ئاستەنگیەکان و سەرڕای ئەوەکان کە بەرامبەریان ئەکرێت و تیژەکان کە بەرامبەران ئەکرە ڕێگریەکان کە هەیە لەسەر ڕێگای کارکردنیان بەردەوام بن و کۆڵ نەدەن. بەڵێ لە ڕاستیە ئەو پۆستانی کە باسیەکەی و ئەو دەستگانی کە باسیەکەی لە 1992ەوە دوو هێزی دەسەڵات قۆرخی هەموو پۆستەکانیان کردووە، قۆرخی هەموو جومگەکانیان کردووە و عقلێتێکی پێشکەوت و خواز نەبوون بۆیە بەهۆی ئەوەوە ژنان هەردەم لە دواوە بوون. سەرڕایبوونی ژن لە ناو ئەو پارتانەیە بەڵام عقلێتی خێڵەکی و ئاغایەتی و دەرەبەگایەتی کارێکی وای کردووەکەوە بڕوایان بە ئەوە نەبێکە هەندێک ئەرک و هەندێ پۆست هەیە و هەندێک دەستگا هەیە سەرۆکاتی هەندێک دەستگا و ڕێکخراو هەیە ژنان تاقیکەنەوە. دواتر هەنێ قسە هەیە ئەڵێن ژنان توانای ئەوان نیە. خۆ تۆ تاقیم نەکردوێتەوە تا بزانی توانای هەیە یا توانای نییە. تۆ بەس شعارات ئەوەیە دروشمە ئەوەیە کە ئەڵی ژنان توانایان نییە. ئایا تاقی کرد تۆ بزانی توانایان هەیە یا توانیان نییە. بۆیە بەڕاستی ئەمە لەوەوە هاتووە لەو کاتەوە هاتووەکەوە ئەمە بڵاو بۆتەوە لە ناو کۆمەلگایە کەوا ژنان توانایەکی باشیان نییە بۆ بەڕێوەبردننی هەندێک شوێن. ئەمە 100% هەڵەیە زۆربەی ئەو شوێنانی کە ژنان بەڕێوەیان بردووە ژنانی ئەکتیڤ و چالاک هەموو ژنێک نا توانیوانە بەباشی سەرکەوتن بەدەستبێنن توانیوانە جێگە و پێگیان دیار بێ. لە ناو پەرلەمانە کە باسیەکەی ڕێژەکە وایە لە سێ کەسایەکێکیان ژنە بێ هیوادارین لە خولەکانی داهاتوە ببێ بەوەی کەوا ژنێک بەرامبەر بە پیاوێک بێت و دەنگدەری ژن زیاتر دەنگ بە ژنان بدات وەک لە پیاوان دەنگدەری پیاویش پێویستە دەنگ بە ژنان بدات لەگەڵ هەڵبژاردنێکا بەڕاستی کێبڕکێکی زۆر و ململانێکی زۆر کە بە خۆی ئاساییشە لە هەڵبژاردنا کێبڕکێ و ململانەی هەر هەیە بۆ گەیشتن بە کورسیەکی پەرلەمان یا بە چەند کورسیەک. بەڵام سیرەکەی لە هەمان کاتە حیزبەکان زیاتر گرنگی بە کاندیدە پیاوەکانە دەن وەک لە ژنان. بەڕاستی ئەمە زۆر کارێکی خراپە و زۆر دواکەوتوی و هینی ئەو حیزبە ئاستی ئەو حیزبە پیشانەیە بۆیە لە ناو هەموو کاندیدە ژنەکانە لە ناو کۆمەڵێک ژنی باشە چەند پیاوێک هەڵبژێرێ و زیاتر کار لەسەرم پیاواناکە بۆی کە بگەن بە پەرلەمان. هیوادارین عقلێتی حیزبەکان ئیتر لەم سنوورە تەسکە لەم بازنەیە دەرچێت بکەوێتە ناو ئەوەی کە کێ شارەزایەوە کێ کارامەیەوە کێ ئەرکەکانی لە پەرلەمانە بەباشی بەڕێوە ئەبات ئیش لەسەر ئەمانە بکەن ئەوانە نەکەن بە قوربانی ئەوەی کەوا پیاوێک نزیکە لایەنیان ڕەفیق و برادەرایەتیان هەیە لەگەڵیان پابندە و جۆڕایە لە بۆیان کار لەسەر ئەوە بکەن و پیان خۆش بێکە ئەو دەرچێت و ژنەکان بخرێنە پەراوێزەوە. لە ڕاستیەوەی ئەوەی تێبینی خۆمە وەکو شەخص لەسەر ئەو ژنانی کە ئەمجارە دەرچوون بۆ ئەم خولەی پەرلەمان هیوادارم سەرکەوتوو بن و پرۆژەی باش و خزمەتی باش بە ژنان بکەن. بەڵام ئەوەی ئەیبینی ڕێژێکی باش لە چالاکەوان لە خەڵکی چالاک لە خەڵکی ئەکتیڤ لە خەڵکی زۆر تایبەتمەند لە بواری مافەکانی ژنان چالاکەوانی ژنان کە کاندیدی سەرجەم لیستەکان بوون لەم سەر تا ئەو سەر ڕێژێکی باشیان بداخەوە دەنگی پێویستیان بەدەستنێنا کۆمەڵێک ژن دەنگی پێویستیان بەدەستێنا خۆی سەر لەبەری هەڵبژاردنەکە دیزاین کراوە بوو چونکە کەس سەوتەکان کەسی خۆی نەبوو کۆمەڵە ژن دەرچوو بەڕاستی ژنی چالاکەوان نین و ژنی ناسراو نین لە مەجالەکەیە. بەڵام هەر لەگەڵەوەشە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم لەمەوەدا دەست پێ بکەن. ئێستاش فرسەتێکی باش لەبەر دەمیانە ئەوانە ئەڕۆنە پەرلەمان ئەتوانن کار لەسەر کەیسی ژنان بکەن و یاسای باش بۆ ژنان دەرکەن و کۆبوونەوە و چالاکیان بەردەوام بێت لەگەڵ ژنانەوە بێنە پێشەوە لە خەباتی ژن و ئەتوانن جارجار لەگەڵ ژنانە پێشنیار وەرگرن زۆر ئاساییە مەرجنیە کە تۆ چیتە پۆستێکەوەی تر هەموو شتێ بزانی یان لەو مەجالە بەباشی ئیشەکرد دەبێ ڕەنگە حیزبەکە فرسەتێکی یابێتێکە چوبیتە ئەوێ بەڵام ئێستاش نەچۆ بچێتوانی ماوەی 4 ساڵ لە بەردەمایە جارجار کۆڕەگری لەگەڵ ئەو چالاکەوانانە ڕێکخراوەکانی ژنانە بزانی کێشەکان چین و چارەسەریان چۆنە و ئەوان وەکو پەرلەمانتان چیان لەسرە بۆ ئەوی ئەرکی خۆیان جێبەجێکەن. لە ڕاستیە خۆی پەرلەمانیش قۆرخ کراوە بۆ حیزبەکان بە تایبەتی ئەو حیزبانی
ڕێژی کورسیەکانیان زۆر بەرزە بۆیە بەڕاستی خەمی یەکەمیان ئەوەیە ئەو پەرلەمانە بەپێی پێویستیەکان و بەپێی بەرژەوەندەکانی ئەوان یاساکان دەرکا و بەبێ بەرژەوەندەکانی پیاوان یاساکان دەرکا ئەوان لە خەمی ئەوانین یاساکان بەپێی بەرژەوەندی ژنان بێ ئەو تا بۆ نمونە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تازە بە تازە خەریکی ئیشکردن لەسەر یاسایەک کە منداڵێکی 9 ساڵ هاوسەرگیری پێ بکرێت کە ئەمە گەڕانەوەیە بۆ هەر قەرنەکانی زۆر پێشووتر لە جیاتی پێشکەوتن ئێمە چاوەڕێی پێشکەوتن و یاسای پێشکەوتوخوازیمانەکرد سێرەکەی گەڕاینەتەوە بۆ قەرنەکانی پێشووتر لەسەر دەستیەوە و مەزهەبانەی کە لە عێراقا و تایەفانەی کە لە عێراقا حکومدارێتی ئەکەن و باڵا دەستن ئێمە نابێ هەرچۆنێکە نابێ بێڵین لە هەرێمی کوردستانە ئەم گەڕانەوەی بۆ ڕابردوو هەبێت و ئەبێت دەنگ و ڕنگ و پێگە و سەنگ و قورسایی خۆمانمان هەبێت لەسەر دۆخی ژنان و ئەوەی مای خۆشحاڵەیە کۆمەڵێکی باش لە ژنان ئێستا لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەتوانن ئەو بەڕێزانش کە ئەچنە پەرلەمانەوە وەکو لە جوابی پێشوو شاوتم لینک دروستکەن لەگەڵم ڕێکخراوانە و بۆی کەوا بتوانن یاساکان کە دەرەکەن کۆمەڵی یاسا دەرکرێت کە هەستانەوە و ڕزگارکردنی دۆخی ژنان بێت لەو دۆخە هەموارین تێکەوتون لە ڕاستیا پێویستمان بە دوو خاڵە یەکەم وەکو وتم یەک بە یەک بێ ینی پیاوێک و ژنێک بۆ داهاتوو یاساکی پێ دەرکرێ پیاوێک بەرامبەر بە ژنێک ینی بڕۆن بۆ پەرلەمان ئەمە یەک دووهەمینی ئەو ژنانی کە چوون ئەچنە پەرلەمان خۆیان لە لیژنەی ژنان ئەکتیفکەنەوە چکە بەڕاستی لیژنەی ژنان ماوەیەکی زۆرە لە پەرلەمانی کوردستانە کەوتووە لیژنەیەکە کەس کاریتیان ناکە کەس ناچێت پرسیاری ژەکەین نازانین وەڵامێکی وامان دەست ناکە ئێوە گوت چالاکەوان بزانین ئەم بەڕێزانی کە بن بە پەرلەمانتار هۆکار چییە لەو لیژنەیە ئیژ ناکەن بۆیە لێرەوە داوایان لێ یەکەین کەوا ئەو لیژنەی ئەکتیفکەنەوە ئەو ژنانی کە دەرچوون بۆ پەرلەمان زۆرترینیان لە لیژنەی ژنانە کار بکەن هەتا ئەمەش بتوانین دەنگمان هەبێ و لەگەڵیان لینکمان هەبێ و هەتا بتوانین کۆمەڵێک کێشە و ئاریشەیە بیگەێنین پێیان و ئەوانیش یاسای پێ دەرکەن و چارەسەرکرێت لە کوردستانە.